سەبارەت بە دواکەوتنی موچە خۆرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوەکە بڕیار بوو 28 مانگە ڕەوانە بکرێت. من شێروان دوو بەردانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵمە. کاک شێروان، ئەم کاتت باش ئەگەر بە ئێمە بڵێیت یعنی بڕیار بوو وەکو قسەی لەسەرکرا تا 28 مانگ موچە خۆرانی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە ڕەوانە بکرێ، بەڵام تا ئێستا هیچ دەنجێکی نییە. بەڵێ زۆر سوپاس و کاتت باش. سەلاو ڕێز بۆ جەناوات و بۆ بینەرانی خۆشەویست. بەلێوا دیارە وەزیری دارایی عێراق بەڕێز تەیب سامی لای خۆیەوە بریاری داوە کە ئەو بریارەی لە ئەنجومەنی وەزیرانی عێراق کە بەڕێز محەممەد شاع سوودانی بە بڕێپارەی 618 ملیار هەناردەی هەرێمی کوردستان بکات تا بودجەی 2024 هەناردە بکرێت لای ئەنجومەن و بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەداخەوە لە پێشی چەند ڕۆژە کە میێوانداربی لە لای لژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بریاریدا کە ئەو بڕەپارەیە نانێرین تا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی خشتەی فەرمانبەران بۆمان بنێریت. ئەو تاکە بریارە لای وەزیرەوە درایە لای وەزیری دارایی عێراقەوە. ئەمەش ئەو بریارە زۆر سەیرە، بریارێکی سیاسیە، لەبەر حتا ئەو لەحزەیە بریاری دادگای فدرالی عێراق وەکو نووسراوی فەرمی نەگەشتیە نا ئەنجومەنی وەزیرانی بەغدا یان ئەنجومەنی وەزیرانی هەرێم یان وەزارەتی دارایی کە جێبەجێ بکرێتی. ینی بیانوەکە ئەمەیە کاک شێروان، بیانوەکە ئەوەیە کە تاوەکو ئێستا بە شێوازێکی فەرمی نووسراوی دادگای باڵای فیدراڵی نەگەیشتووەتە لایەن، بۆیە تا ئێستا ئینەکەیان نەناردووە، بودجەکەیان نەناردووە. نەخێر، هەمواری ئەو بریارێک کە لە ئەنجومەنی وەزیران درا کە هەناردەی 618 ملیارد لە نەفەقاتی فعلی ئەوە بەشی موچەی فەرمانبەرانە یان لە بودجەی هەرێمی کوردستانە. ئەو بریارە درایە کە دەبیت ئەو مانگەش مانگی شوبات وەزارەتی دارایی ئەو 618 ملیارە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەناردە بکات لەگەڵ داهاتەکانی ناوخۆ کە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەران دابش بکات. بەس لای وەزیری دارایی و دارایی تەیب سامی بریاریشی تەکلایە، یعنی سەر بۆ خۆیە بریاریدا کە ئەو 618 ملیارە نەماوە، دەبیت ئەمن لەسەر خشتەی فەرمانبەران موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرن. ئەوەش ئەمە زۆر سەیرە، ئەوەشی یەک لە بریارەکانی سیاسیە کە دادگای فدرالی بریارەکانی سیاسیە کە هەناردەی موچە بریاری سیاسیە. ئەوە هەموو دژی قەواری هەرێمی کوردستان و بە تایبەت پارتی دموکراتی کوردستان لەبەر ئەنجومەنی وەزیران بریاری داوە دەبێت ئەو بریارە جێبەجێ بکرێت و تاکو هەناردەی نووسراوی فەرمی لە دادگای فدرالی دوای ئەوە ناکرێت سەدان هەزار موچە خۆران هەرێمی کوردستان بە شەو ڕۆژێکیان بە مانگێک تەوتیم بکرێت. باشە کاک شێروانیەوە لەو کۆبوونەوەی ئامادە بوو ژمارەیەک لە پەرلەمانتاری کورد لە سەررجەم لایەنەکان لەو کۆبوونەوەی ئامادە بوون. ئەم داوایی کە بۆ تەوتینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کراوە کە تۆمار بکرێن لە بانکێک ئەجینا لە مانگی داهاتوو موچیان نادرێتێ، کەس نەبوو گفتوگوۆیە لە سەرەمە بکا، قسە لە سەرەمە بکرا کە ئەمە کارێکی زۆر ئەستەمە و بەم شێوازە ئەنجام نادرێت. بەێ ئەوە گفتوگۆ دەگەل بەڕێستکرا دەگەل تەیب سامی بەچی شێوەیەک، یانی دێت ئەمنەوە بریاری دادگای فدرالیە ئەم جێبەجێ دەکەم و ئەو بریارەش بریاری هەناردەی خشتەی موچەی فەرمانبەران نێت. ئەمن پارە هەناردە ناکەم بۆ هەرێمی کوردستان، نە سەرۆک وەزیران نە هەر کەسێک بریارش بدا ئەو بریار جێبەجێ ناکەم. یعنی ئافرەتەکە سەر بە خۆی، یعنی ئەو بریارێکە دەدات تەحەدای ئەنجومەنی وەزیران دەکات، تەحەدای هەموو کەس دەکات، ئەوە قسەکانی خۆی بی. یعنی ئەوڕۆکە ئەنجومەنی وەزیران بریاری دای دەبێت هەناردەی 618 ملیار بەردەوا بیت. ئەمە داوا دەکەین لە بەڕێز جێگەر سەرۆک ئەنجومەن بەڕێز دکتۆر فواد کە دەگەل سەرۆک وەزیران دەگەل وەزیری دارایی کە هەناردەی ئەو پارەی بکات 618 ملیار ئەو بریار بدرێ حتا هەموارکردنی بودجەی 2024 یان خشتەکەی کە بێت لە ئەنجومەنی وەزیران حتا ئەو لەحزەی نەهاتیە، نا هەموارکردن
بودجە هاتیە نەخشتە هاتیە لە لای ئەنجومەنی وەزیران کە بزانین ئەو هەموارکردنەی کە هاتی لە ناو ئەوە دەبێت ئەو بریارە جێبەجێ بکرێت و 118 ملیار لای وەزارەتی دارایی فدرالی بنێریت بۆ حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی لە هەرێمی کوردستان دەست بە دابشکردنی موچە بکات و وا دەکات تەیف سامی کە بەردەوان وەخت کاتی هەناردەی موچەی فەرمانبەرانە یان شایستەی داری هەرێمی کوردستانە عرقەلێکی نادستوری و نایاسایی لەبەر حکوومەتی هەرێمی کوردستان و بە تەحەدایکی یاسا و تەحەدایکی ئەنجومەن وەزیران دەکات. باشە کاک شێروانیانی لە ماوەکانی ڕابردووە چەند جارێک شاندی هەرێمی کوردستان هاتوونەتە بەغدا و لەگەڵ بەرپرسانی عێراق کۆبوونەتەوە و کۆمەڵێک ڕێکەوتن کراوە لە نێوان هەردوو لادا تا گەشتنەوە سێغەیی کە تا هەمواری یاسایی بودجە ئەکرێت ئەم بڕەپارەیە بنێردرێت. ئێوە پێتان وایە تەیف سامی بە شخصی ئەم ڕێگریانە دروستەکات یان نەخێر حکوومەتی عێراقیش پشتیوانی لە تەیف سامیەکەن لەم بڕیارانەی کە ئیدا؟ تەیف سامی بەشێکە لای حکوومەتی فدرالی و بەشێکە لە یانی سیاسی بە تاکید دەگەر پاڵپشتێک نەبی تویان با بڵێن لە لای حکوومەتەوە یان لایەک سیاسی ناتوانین ئەو تەحەدای بریاری ئەنجومەنی وەزیران بکات و دەڵێت من هەناردەی ئەو 618 ملیار ناکەم هەر باسی ئەو بڕەپارەی نەکەن و ئەمن هەر وەزارەتێک لە هەرێمی کوردستان ئەو خشتێ بوو مدرێت ئەمن موچەکە جێبەجێ دەکەم و بە تاکیدەوە تەحەدایکی بریاری ئەنجومەنە و تەحەدایکی دادگایە و تەحەدای یاسایی دەکات و ئەمە نزانین ئەو هێزەی تەیف سامی لای چ لای سیاسی یان لای سەرۆک وەزیران هینات دەبیت بەرپرس بیت و دەبیت میوانداری بکرێت لای لژنەی دارایی یان بە تایبەت لە ئەندام پەرلەمانی کورد بزانین تەیف سامی لەسەر چ بابەت یان لەسەر یعنی ئەوە لەسەر چه ئەساسە ئەو تەحەدای بریاری ئەنجومەن وەزیران دەکات و ناردەی ئەو 618 ملیارە ناکات و حتا ئەو لەحزەیە نە هەمواری بودجە هاتیە نە نووسراوی فەرمی لە دادگای فدرالی هاتیە بۆ ئەو بریارەکانی کە دریا دژی هەرێمی کوردستان ئەو بریارەش بە فەرمی بگاتە حکوومەت ئەوەش کاتی پێوەستیە چەندین مانگی پێوەستی حتا بتوانین فەرمانبەران لە هەرێمی کوردستان چەندین بانقە و چەندین سەتان هەزار فەرمانبەران حتا جێبەجێ بکرێت یعنی وا دیارە بەردەوامی دژاتی حکوومەتی بەغدا سیاسی دژی هەرێمە بە تایبەت دژی پارتی دموکراتی کوردستانە. بەڵێ شێروان دووبەردانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس بۆ بەڕێست.